وڵای من حەزەکەم پرسیارێکی لێ بکە ئێستا لەوە چێ من باسی دشەکەم کەم بڵێ ئەم براژنە ڕقی لێتی ئەگەر ئەم یعنی زاواکەیان ئاوا بەرەو ڕووی خوشکەکەی خۆی بکات چی پێڵ یعنی چی لێ قبوڵەکات ئەنجا ڕاستە یعنی لە کەس حەز ناکە یعنی تووشی تەلاق و جیابوونەوە بێت چکە لە کۆمەڵگەی ئێمە ژن زەرەرمەندی یەکەمە دوای ئەوەش مناڵ سەڵۆکی خەڵکێنێتەوانێ بەسەر بەختەوە نابێ مناڵەکان لامان کاتیشا ئیتر خەڵک ئافرەتێ بە تەنیا بێڵن بێەوە ژنە و تەلاق دراوە و هەرچەنگە مێمە لەگەڵەوانی خەڵک چێڵێ با بڵێ کە تۆ ناچاربی لی جابیتەوە حەل بوو لی جابی بەس ئیتر یعنی کە من ماڵەکەم ببێ بە دۆزەخ ناچارم داوای تەلاق بکەم یعنی ئەوە شتێکە خوش پێی خۆش نییە ینی کەس حەز ناکا ماڵی لێ بشێوێت بەڵام لەسەر قسەی تۆ یەک دەرفەتی تری ئەدەمێت ینی بەس جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو کارە بەس حەزەکەم جوابی ئەو پرسیارم باتەوانێ بۆی بۆ تۆش و بۆ بینەرانی ژانی ئەو شتە ڕوون بێت واللهی من یەک شتێ پێ بڵێم ئێمە هاوکار دەبین ئێمە لە نزیکەوە نێک کەیسەکە و متابعەکەین و ئێمە دووسێ برادەر هەیە کچیشی تایە ئەتوانین توێژەری کۆمەڵایەتی دەرونین متابعی حاڵەتەکەتان بکە ڕاستە ئێمە من لەگەڵ حاکمەکەشا قسەم کرد وتی خۆشمان ئێمە لە دادگا هەر پێشەوەی بگاتە تەلاق و لێکجابوون و محاوەلی خۆمانەکەین خەڵکە نێرین و توێژەری کۆمەڵایەتی دەرونیان هەیە لەگەڵ تانە خەریکن ئێمەش ئاسانکاریتان بۆ ئەەکەین پرسیارەکەشی لێ ئەەکەین ئەڵێ ئەگەر زاواکەتان بەرامبەر خوشکەکە و یا کەسێک بەرامبەر براژنێک بەرامبەر کەسێکی نزیکی ئەمەی بکردایە مووقیفی تۆ چێ بوو کاک دکتۆر خوا بەراوردم نەکا بە کەس تەواو ئیتر من مووقف چێ و قبوڵ دەکرد آخر من ئەزانم کە هەڵم ئیتر آخر بۆیە ناتوانم بڵێم وانیانی چکە من ناتوانم ئەو قسەیە بکەم بەڵام من بەوەڵم ئەڵم بەراوردم ماکە بە کەس تەواو من هەڵەیەکم کردووە بڵێنتان ئێمێ تەواو ئەگەر جارێکی کە منتان بینی ئەو هەڵەیەم کەنەوە بە هەمووتان بەردبارانم کەن بە هەمووتان ڕەجمم کەن چیتان پێ خۆشە ئەوم لێ بکەن بە هەچ پیرۆزیەک ئەو ئێوە من سوێنی بوو قادرجان قسەی زل هەموومانێکین بە قوربان دڵە عاجز نەی من قسە ناکەم من مجارە لەم قسەی حەق ڕقە ئەم قسانەی کە تۆیکەیت و ئاوە بەم شێوەیە بەڵام زەمان چیە گرنگی چییە چۆن بزانین ئەمە ئەەکەی بە فعل بەکردار چۆن بزانین ئەوە دووسێ جار و چوار جار پێنج جار هەر وعدە دا و جێبەجێ و نەکرد و ڕاستە وەکو ێسا نەگەشتویتە حاڵەتە لێو خۆش بووە ئاسانکاری بۆ کردی و سویت احتیاطی ئەم جارە ژەیکەمەوان بەس ئێستا کە گەشتوتە مەحکەمە و تەلاق و لێک جابوونەوە ئێستا تۆ گەشتویتە حاڵەتێ سڵۆپێکی کردەوە وەستاوی بەڵام زەمان چییە چۆن دڵنیا بێ چۆن دڵنیایی بەم ژنە تا وردە وردە ئەو ستێسەی ئەو گومانەی کە لە ناو دڵ و دەرونیایەتی وەک سێبەر لە مێشکایەتی لەگەڵ یاڕوا لەوانەیە شتێ بێ بڵێ بەخوای سەقیانەتەکە لەگەڵ یعنی ئەبێ بە عەمەلی و پراکتیکی تۆ ئەوە بسەلمێنی چۆنی سەلمێنی کاک دکتۆر من تاقیکردنەوەیەک بوو هاتە ڕێم گەشتمە کۆتایی ئەزانم ئیتر کۆتاییەکەی زۆر خەتەرە و بەسەر منە زۆر شکایەوە زۆر بەدبەخت بووم زۆرم نەهامەتی چەشت زۆرم سەر لێ شێواوی چەشت زۆر قوربەسەریم چەشت ئیتر ئەها بەڵێنی ئێمێ ئەو بەڵێنانەش لە بەردەمی تۆ لە بەردەمی حاکم لە بەردەمی خوا لە بەردەمی قورئان لە بەردەمی مەلا لە هەش شوێنێک ئێوێ لە بەردەمی هەمویانە سوێنی بۆ ئەخۆمەوە ئەوە بەڵێنە ئەیەم ئەمە کۆتا جارە دڵنیا بە جارێکی تر من ئەم هەڵانە ناکەمەوە بۆ خۆی متابعەم کە موبایلەکەمی ئێمە دەست چی شتێکی ئەوێت با لەبەر دەستیا بێ بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە مشتیوان ناکەم چکە ئەوە کۆتا جار قادر یعنی ئینسان خۆ عەقڵی یاوەتیە باشە تۆ خۆ نەخستە شوێنی مەسەن بۆ نمونە ئاخر جارە لەگەڵ ڕەفیقێکی ئەمەیە کاڵێ من لە دوو لاوە بریندارم هەم هاوڕێیەتی ئاخر هاوڕێ خیانەت لە هاوڕێ بکە ڕەفیقێ بێ زۆر مەترسیدارە اینجا کێش بیکا مێردەکە چی بیکە وەنیە هاوڕێکەشی شووی کردووە خۆ هەر لۆمەی تۆ ناکەینە بێ لۆمەی و ئافرەتانش بکەین معقولە تۆ مێردە هەبێ لە ژێرەوە خیانەت شەو لەگەڵ پیاوێکا بخەویت و دڵە لای ژەیتر بێ ینی ئەمە کارەساتی لە دوایە قوربان گیان تۆ ئەو ژنانەی ناسیوتە زۆربەیان هاوسەریان هەبووە ئەبێ لەوێشەوە ئێسا لەمە دووە بیرکەینەوە قسە لەسەرەوانە بکەین هۆکار چییە ئەم ژنە شووی بەمە کرد و خیانەتی لێەکە بە زۆری یاویانەتێ مێردەکەشی خیانەتی لێکاچی کەواتە ئێمە کێشە کۆمەڵایەتەکان و دەرونیەکانمان زۆر زۆرە تۆ گەر خۆ قسە شوێنی و ئافرەتانە بوو تا خێزانەکەی من ئەگەرەوەی بکردا من دڵنیا بووم زۆر جار بڕیاری تردەیە بەس بەداخەوە من کاڵێم ئەو کەسانە یەکەم ویژدانێن وەکو پێویست دێم حاسەبەیان بکە دووەمیش
ناتوان تەقەموسی بەرامبەرەکە بکەن خۆیان بخەنە شوێنی ئەوان بڵێ ئەگەر ئەوە بەرامبەر من بکرێت چۆن قبول یەکەم بیرکردنەوەیکی منطقیانەمان هەبوایە ئەم هەموو کارە ساتە ڕووی نایە لە خێزانەکە.